شێروانەی پێشەنجی خولینایەبی کوردستان لە دەستپێکی قۆناغی دووەمی خولەکە و لە هەفتەی 16 بۆتە میوانی هەندرێنی شاری هەولێر. هەردوو تیپ بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن. لە خولەکی 29 هێمن نازم بە ئەسیستی سلێمان ڕەشۆ تیپی خاوەن ماڵی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. دوای حەوت خولەک ناوژوان لێدانێکی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد. سلێمان ڕەشۆ ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندە لێ کرد. نیوە یەکەم زیاتری لە خۆ نەگرت و بە دوو گۆڵی پاک بە سوودی هەندرێن کۆتایی هات. لا نیوەی دووەم و لا خولەکی 58 شێروانە جیاوازەکەی کەم کردەوە بە تۆمارکردنی گۆڵ یەکەم لە ڕێگای کوڕوج بیکسۆن بە ئەسیستی هێمن فەرەج. لەم حاڵەتە نابژوان لێدانی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد. دوای ڕاگۆڕینەوە لەگەڵ یاریدەدەرەکەی محەممەد نەجاح لە بڕیارەکەی پاشگەز بیەوە بەهۆی ڕەخنەگرتنیش ڕاهێنەری شێروانە و یاردەدەری ڕاهێنەری هەندرێنیشی بە کارتی سوور کردە دەرەوە. لە کاتێکدا شێروانە چاوی لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو هەندرێن لە خولە چێشتا و چوار لە ڕێگای سلێمان ڕەشۆ بە گۆڵی سێم گەیشت. لا خولە چێشتا و هەشت محەممەد جەلال یارزانیانەی شێروانە کارتی زەردی دووەمی وەرگرت و بە کارتی سوور لە یاریەکە کرایە دەرەوە. لا خولەکی 94 هێمن نازم گۆڵی چوارەمیشی بۆ هەندرێن زیاد کرد و یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی هەندرێن کۆتایی هات. أول شيء الحمد لله إيرو مباراة كيبو دورة زواج دوري سركتن والحمد لله سنقطة مهم بون نجبو دوري راس بمشن مباراة بري فينا تحضيري بو أك أسيبو ديسا أوجي بسركتن وإن شاء الله أف مباراة أنا جبير كر مباراة بيد بفكرن وإن شاء الله أوجي سي خالن مشخور بينن وإن شاء الله مسر سلامة ده مهرن بيشيد إن شاء الله بإذن الله. همش توي فيها هم كاتي موافقنا بي أما لقوناغي كم هەنجامێکی باش مامەدەسێنا و لە ڕیزبەندی پێشەوە بووین پلەیەکەما کرد و بەڵام ترم ڕۆژ لە یەکەم یاری قۆناغی دووەم بەدا یاریزانەکانمان لە ڕۆژی خۆیانە نەبوون وتر تۆی پێش بریتە لە بردنەوە دۆڕان ئێمەش تووشی شکستی قورساتی ئینشاءڵڵا دویاری داهاتومان لە یاریگای خۆمانە ئەڕێنەوە خۆمان بە باشی ئامادەکەین و بتوانینەوە شەش خاڵە یاریگای خۆمان بەدەست بێنین. بەم شکستە شێروانە باسی خاڵەکەی هەر لە پێشەنجی خولەکە مایەوە هەندرێنیش بە 16 خاڵ هەر لە خانەی 12 ڕیزبەندی مایەوە. حسین محەممەد کەناڵی پێام هەولێر.